سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەین. لە ساڵی نوێدا سەرجەم کامێرەکانی تیشڕەوی سیستمی خاڵ بۆ خاڵ لە سلێمانی دەکەونە کار. پەرلەمانتارێکی عێراق ڕایگەیاند لەم ساڵدا 40 ملیار دۆلار براوەتە دەرەوە. وەزیری دەرەوەی رووسیا ئاشکرای کرد ئەمریکا دەیەوێت ڤلادیمیر پوتین تیرۆر بکات. ئەندامێکی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد تەنیا لەم ساڵدا 40 ملیار دۆلار لە عێراقەوە چوەتە دەرەوە. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد لە ساڵی 2022دا بانکی ناوەندی عێراق 49 ملیار دۆلاری فرۆشتووە. لەو بڕەش تەنیا 9 ملیاری بۆ ناوخۆ بووە و 40 ملیاری لە ڕێگەی حەواڵەوە چوەتە دەرەوەی عێراق. ئەو پەرلەمانتارە و تووشێتی عێراق بووەتە مەیدانێک بۆ بردنە دەرەوەی دۆلار بۆ وڵاتانی دراوسێ و بانکی ناوەندیش ناتوانێت بردنە دەرەوەی دۆلار کۆنتڕۆڵ بکات. هاوکات لە راپۆرتێکیدا ماڵپەڕی مۆنیتۆری ئەمریکی ئاشکرای کردووە بەهۆی بردنە دەرەوەی 4 ملیار دۆلار لە عێراقەوە بۆ لوبنان و پاشان بۆ سووریا و دواتریش بۆ ئێران، ئەمریکا لە حکوومەتەکەی سوودانی تووڕێ و هەر ئەوەش هۆکاری دابەزینی بەهای دینارە بەرامبەر بە دۆلار. ڕۆژی 26 ئەم مانگە بەهای دیناری عێراقی گەیشتە نزمترین ئاستی خۆی، کاتێک بەهای 100 دۆلار گەیشتە سەر و 160,000 دیناری عێراقی. لە سنووری سلێمانی دەستکرا بە دانانەوەی کامێراکانی سیستمی خاڵ بۆ خاڵ و لە ساڵی نوێژدا سەرجەمیان دەکەونە کار. سەرچاوەیەک لە سنووری قەزای دوکانەوە بە شارپرێسی وت لە ڕێگەی دوکان تاوەکو ناحیەی پیرەمەگرون چەندین تیم سەرقاڵی بەستنەوەی کامێرای تیژڕەوی سیستمی خاڵ بۆ خاڵت. سەرچاوەیەکی ئاگاداریش ئەوەی ئاشکرا کرد دەستکراوە بە بەستنەوەی سەرجەم کامێراکان لە سلێمانی کە پێشتر بۆ پاراستنیان لە فیشەک لێکرابوونەوە و درعیان بۆ کراوە. سەرچاوەکە ئەوەشی بۆ شارپرێس خستە ڕوو دوای ئەوەی کامێراکانی هاتوچۆ چەند جارێک تەقەیان لێکرا و جارێکیش سووتێنران کۆمپانیاکە سەرجەم کامێراکانی لەسەر ڕێگەی دوکان سلێمانی لێکردەوە. بەڵام ئەمڕۆ هەر لەو سنوورەوە دەست کراوە بە بەستنەوەیان. سەبارەت بە وادەی خستنەکاری ئەو سیستمە نوێیە سەرچاوەکە ئاشکرای کرد. بە دڵنیاییەوە دوای پشوەکان و لە سەرەتای ساڵی نوێدا تەواوی کامێراکان و سیستمەکەش لە سنووری پارێزگای سلێمانی دەخرێتە کار. ئەوەش لە کاتێکدایە کۆمپانیای ئێرلی فیوچەر گرێبەستێکی لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێم کردووە بۆ دانانی 225 کامێرای تیژڕەوی بە سیستمی خاڵ بۆ خاڵ. لە ناحیەی شوانی سەر بە پارێزگای کەرکووک چەند چەکدارێک هەڵیان کوتایە سەر ماڵێک و ژنێکیان لە ماڵەکەدا کوشت. بەرەبەیانی ئەمڕۆ چەند چەکدارێک لە ناحیەی شوانی سەر بە پارێزگای کەرکووک هەڵیان کوتاوەتە سەر ماڵێک و ژنی ماڵەکەیان کوشتووە. پۆلیسیش دەڵێت ژنەکە بە فیشەک کوژراوە. بە گوێرەی ئەو زانیاریانەی میدیای عێراقی لە زاری پۆلیسی کەرکووکەوە بڵاوی کردووەتەوە بەرەبەیانی ئەمڕۆ 3 چەکدار هەڵیان کوتاوەتە سەر ماڵێک و لە ئەنجامیشدا ژنی خاوەن ماڵەکەیان بە فیشەک کوشتووە. پۆلیس دەڵێت ئەو 3 چەکدارە ژن و پیاوەکەیان بەستووەتەوە، بەڵام ژنەکەیان کوشتووە و دواتر بەرەو شوێنێکی نادیار هەڵاتوو. پۆلیسی کەرکووک باسی لەوەش کردووە سەرباری ئەوەی لێکۆڵینەوەکان بەردەوامن، بەڵام ڕووداوەکە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە بووە. هێزەکانی سووریای دیموکرات لە ڕۆژاوای کوردستان ئاشکرایان کرد داعش پلانی هەیە بۆ ساڵی نوێ هێرش بکاتە سەر 3 شاری ڕۆژئاوا. فەرهاد شامی وتەبێژی هەسەد ڕایگەیاند زانیاریان هەیە داعش دەیەوێت لە سەری ساڵدا پەلاماری شارەکانی ڕەقا، حەسەکە و قامیشلۆ بدات. بە وتەی فەرهاد شامی سەرکردەی نوێی داعش دەیەوێت جەخت لە بوونی گروپەکەی بکاتەوە. وتەبێژی هەسەدا ئاشکراشی کردووە سەرجەم هێزەکانیان خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە و سەرجەم ناوچەکانیش کۆنتڕۆڵ کراوە. ئەوەش لە کاتێکدایە 2 ڕۆژ پێش ئێستا داعش لە شاری ڕەقا پەلاماری ناوەندێکی هێزەکانی ئاسایشیدا لە نزیک گرتوخانەیەکی تایبەت بە تیرۆریستانی گروپەکە. دواتریش ئیدارەی خۆسەری شارەکە بارینە ئاسایی ڕاگەیاند و هێزێکی زۆری بڵاو کردەوە.
وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند ئەمریکا دەیەوێت ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا تیرۆر بکات. سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لە لێدوانێکی ڕۆژنامەوانی داشکای کرد لێدوانی بەرپرسانی ئەمریکا لە وەزارەتی بەرگری ئەو وڵاتە سەبارەت بە ئاراستەکردنی گورزی سەرلێکردنەوە بۆ کرێملین لە ڕاستیدا هەڕەشەیە بۆ سەرکوشتنی فیزیکی ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا. لاڤرۆڤ وتوشێتی واشنگتن لە هەمووان زیاتر پێی لێ ڕاکێشاوە. هەندێک بەرپرسی پنتاگۆن هەن کە هەڕەشەی لێکردنەوەی سەری کرێملین دەکەن، ئەوەش ئاماژەیە بۆ ویستی ئەوان بۆ کوشتنی سەرۆکی رووسیا. لاڤرۆڤ دووپاتی کردووەتەوە رووسیا و ئەمریکا ناتوانن پەیوەندیەکی ئاساییان هەبێت و ئیدارەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکاشی بۆ ئەو کارە تاوانبار.